بله تماشاوان هجا دولتا یاسار کفتنک سیاسی بود ما پشتی حل بشارتنان اشکره دکه دوی درباره ده میوان مجی هوا ریاض وحیلی چاودری سیاسی ج بغدادی باور کم لگل مدبه بله سلاف بود بریز وحیلی افری کفتنا کو دولتا یاسار گن حل عالی سیاسی کریه دوی درباره ده گر آگاهداریم برفره ترشته ور بگرن يعني اعتقد بالي من لو باوردام كبناي خداي قورا ومهربان سرتا صلاة الرئيس بو ايو بو كان على بريزا كاتان وبين ركانتان الا سرتا دا هند راو بو تشوني جواز هن ك للايان دولتي ياساو هروها كتلكاني ديكي سياسيش اواني دكونا چارچوي هماهنگي بو پێکێنانی چەند ئێتیلافێکی جیاواز بۆ بەشداریکردن لە ئەنجومەنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەوانەیە لێرەدا من بۆی دەچم کە 4 تا 3 تا 4 هاوپەیمانێتی هابن لەواندا هێزەکانی ناو چارچێوەی هەماهەنگی هەن هەروەها یەکێکیان بە ژێر پەردەی دەوڵەتی یاسا دەبێت بە سەرۆکایەتی نووری مالکی و ئەوان سەنگی سیاسی خۆیان هەیە بە تایبەت لە هەڵبژاردنەکانی ئەم دواییادا کە بینیمان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانیش دەوڵەتی یاسا توانی نزیکەی 37 کورسی بەدەست بهێنێت بۆیە من لەو باوەڕەدام کە بەشداریکردن لەو هەڵبژاردنەی ئەم جارەشدای ئەنجومەنی پارێزگاکان بە شێوەیەکی لەوانەیە بە شێوەیەکی تاکە هاوپەیمانی بێتن و دوور لە هاوپەیمانی چوارچێوەی هەماهەنگی بێت و لیستی هاوپەیمانێتیەکانیش ڕێککەوتنی لە نێوان لایەنە سیاسیەکانی ناو چارچێوەی هەماهەنگیش دوای ڕێککارەکانی هەڵبژاردن دەبێت واتە دوای پرۆسی هەڵبژاردنیش هاوپەیمانێتی نوێ پێک دەهێنرێن بۆ ئەوەی سەنگی خۆیان بەرز بکەنەوە. بەڵام بەڕێز وەحیلی پرسیارەکە لێرە ئەوەیە کە بۆچی چارچەوەی هاواهەنگی بە یەک لیست بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەکرد بۆ ئێستا باس لەوە دەکا کە لە دوای هەڵبژاردن ڕێکەوتنێکی گشتگیر دەکرێت و ینی دواتر دەبنەوە یەک ئایا ناکۆکی هەیە لە نێوانیاندا؟ نەخێر لە ڕاستیدا هیچ کێشەیەک نییە لە نێوان بەو بەراورد بەو دیدگایە کە لەلایەن سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگیە چونکە ئەوان وا بێدەکەنەوە کە بە لیستی جیاواز بچنە ناو پرۆسەکەەوە ئەوە دەنگی زیاتر بەدەست دەهێنن بۆ ئەوەی دیدگەکانیان لێکترازان لە نێوانیان دروست نەبێت و هاوسەنگێکی خۆیان لە نێوان یەکتر لەدەست نەدەن بەڵام ئاگەر بە شێوەیەکی جیاواز بەشداریان کرد ئەو کات قەبارەی ڕاستەقینەی هەر پێکاتەیەک لە ناو چارچێوەی هەماهەنگی بەڕوونتر دەردەکەوێت دواتریش دەکرێت هەر یەکێک سەنگی هێزی خۆی بزانێت هەروەها یەکێک لە بۆ نمونە یەکێک لە حەزبێک کورسی بەدەستهێنا حەزبەکەی دیکە تەنیا 2 کورسی بەدەستهێنا بۆ ئەوەیە کە سەنگی خۆیان بزان بۆیە ئەو کاتیش هەموو شتێک ڕوون دەبێتەوە کە هەژمونی کێیان زیاترە لەسەر ئەم بنەمایە و ئەم پێوەرەش ئەوان دەسەڵاتی پارێزگاکان بەسەر خۆیان دەدا بەش دەکەن هەروەها کاندیدەکانیش بۆ ئەنجومەنی پارێزگاکان ڕوونتر دەردەکەوێت و هەرچەند ناکۆکی لە نێوان هەندێک لایەنەکاندا هەیە لەبارەی هاوسەنگی چونکە تا ئێستا هیچ کامێک لەو لایەنانە نازانن سەنگی سیاسی خۆیان چەندە سەنگی دەیانەوێت لایەنەکانی ناو چوارچێوەی هاواهەنگی لایەنە شیعەکان نایانەوێت کێکەکە بە یەکسانی دابەشکەن دەیانەوێت هەر کەس بەپێی سەنگ و قورسایی و هەژمونی خۆی دەسەڵاتی بدرێتێ. نەک بەم شێوەیە بە تەواوی بەم شێوەیە نیە بەڵام من مەبەستم ئەوەیە کە سەنگیان جیاوازەواتە هەر حزبێک قەبارەیەکی جیاوازی هەیە و هەر یەکەک دەزانی سەنگی خۆیان چەندە بەڵام دوای هەڵبژاردنەکان دووبارە یەکتر دەگرنەوە ئەم کاتیش
ژمارەی کورسی ڕاستەقینەکانیان دەردەکەوێت لەوانەیە حزبێک تەنیا هەشت کورسی بەدەست بێنێت بەڵام حزبێکی دیکە تەنیا 4 کورسی بەدەست بێنێت بەڵام دوای هەڵبژاردنەکان دووبارە یەک دەگرنەوە ئەمە مەبەستیان ئەوە نییە کە بەو پێی کە ئەوان زیاتر دەیانەوێت سەنگی خۆیان بزان نەک مەبەست ئەوە بیت کە چۆن کێکەکە لە نێوان خۆیاندا بەش بکەن و ڕێژەی دەنگدانی نێوان خۆشیان دەزانن ئەمەش هەروەها ڕێژەی هەر لایەنێکی سیاسیش بەم پێوەرە زیاتر دەردەکەوێت دیاریش دەبێت هەر لایەنێک چەند دەنگی بەدەستهێناوە بۆیە بەشداریکردن بە شێوەی فەردی دەبێت واتە هەر یەکە هەر هاوپەیمانێک بە جیا دەچیتە ناو هەڵبژاردنەکاندا دواتر اینجا هاوپەیمانێتی ڕدەگەین لە نێوان خۆیاندا دوای تەوابوونی پرۆسەی برێز وەحیلی نەهادە هەڵبژاردنین پارلەمەنتویین عراقیدا يعني حجمارك كيم إن دنگ درام بشتاري كر نهاد هالبجاتنين باريزگاهان ده وساتي چاوری کرن کو هینجی کمتر بشتاریه بکن يعني دوی چرچوه ده اف فرماتا کوتا گوتی لسر چرچوه هواهنگیه کو چند لیستان ده بشتاریه بکن گلو تاکتیکه که و چند دموکراتیک ده اف هالبجاتنا پاريزگاهان در روی بشتاریا دنگ دیران دل گورا باوریات نعم بله لێرە بە هەر بەڕاستی ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنی ڕابردوودا زۆر کەم بوو ئەویش بەهۆی نابوونی متمانەی جەماوەر بوو بە دەست کارنامە لایەنە سیاسیەکان ئەمە کاریگەری زۆری لەسەر ئەم بابەتە هەبوو کە پێشتر پێشێلکاری زۆر لەلایەن حکوومەتەکانی پێشوودا هەبوو کەم تەرخەمیەکی زۆر هەبوو ئەمە هەمووی وای کرد کاریگەری زۆری هەبوو هەروەها ناڕاستگۆیی لە ماوەکانی ڕابردوودا بەهۆی بەشداری نەکردنی بۆ هۆی بەشداری نەکردنی ڕێژەیەکی زۆری دەنگدەران بۆیە من لەو باوەڕەدەم کە حکوومەتی ئەم جارە دەستکەوتی زۆری هەیە و باش لە ئاستێکی باشدایە و ئێستا توانیویەتی تا ڕادەیەک متمانەی گەلی بۆ خۆی گەڕاندۆتەوە بەتایبەت کە حکوومەت دەستی بە جێبەجێکردنی زۆرێک لە پرۆژەی خزمەتگوزاری ڕێگاوبان ئاو پرۆژەی استراتیژی کردووە تەنانەت لە بابەتی بەکارخستنی کەسانی بێکار و ئەنجامدانی پرۆژەی بچووک فەرهەمکردنی پرۆژەی بچووک بۆ کەسانی بێکار من لەو باوەڕەدەم کە ئەمانە هەموویان هۆکارم بۆ ئەوەی ئەم جارە لە پرۆسەی هەڵبژاردندا ڕێژەی هەڵبژاردن بەرزتر ببێتەوە دواتریش ئەو بەرنامەیە کە ڕەواجی پێدەدرێت بۆ کاندیدان من لەو باوەڕەدام کە لەسەر ئاستێکی فراوان لەلایەن جەماوەرە پەسەند دەبێت و وەک دەشزانین لە ئەوان پرۆسەیەکی دیموکراتیە و هەر کەسێک دەتوانێت بە لیستی جیاواز بەشداری بکات بۆ ئەوەی سیستەمی دیموکراتی پیادە بکەن و هاوڵاتیانی شکێ بە باش دەزان و گێ بە نوێنەری خۆیان دەزان دەنگ بەو کەسە وەکو شرۆڤەکارێکی سیاسی لێت بپرسم لەبارەی بەشداریکردنی ڕەوتی سەدر چێڵێن لە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان پێتان وایە کە بەشداری دەکەن یان نا؟ من لەو باوەڕەدام کە هەندێک لێدوان لێرە و لەوێ هەن لە زۆرێک لە سەرکردەکانی ڕەوتی سەدر کە ئەوان دەڵێن ئێمە بەشداری نەکەن بەڵام من باوەڕم وایە لەوانەیە پاڵپشتیەک لەلایەن لایەنە سەربەخۆکانەوە هابێت واتە کاندیدانی سەربەخۆ لەلایەن ڕەوتی سەدرەوە بۆ ئەوان هابێت من دەڵێم لەوانەیە ئەوان بەشداری نەکەم بەڵام پاڵپشتی لە کەسانی سەربەخۆ دەکەم بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز ڕیاز و حێلی شرۆڤەکاری سیاسی لەگەڵمان بووی دەست خۆش.